و ئەمەی کە دڵخۆشمانەکە یەکەم هەموو عەقڵ و کەسایەتیەکانی پەروەردەی خۆماڵین و هەمیشە ئەو هەڵانی کە ڕابردوو کردومانە کۆنفرانسەکانمان خەڵکانێکمانێناتەوە لە خاریجەوە لە ژینگەیەکی تێرەوە و بێکێشەوە لە وڵاتێکی سەربەخۆوە نەک بەوەی کە ئێمە هەرێمی کوردستانین و هەموو چواردەورمان ئاگرە و مستەقیڕ نین و وەزعی اقتصادیمان با بڵێن 3-4 ساڵ لە ڕابردوو زۆر خراپ بوو. ئەمانە بەو عەقلێتە بیر ناکەنەوەی کە پێشتراتون، ئەمەیان بەس خۆمانین واتە ژینگەی پەروەردەی خۆمانە ئەزانی کەم و کورتەکانمان چییە و بۆی چارەسەریکەین. واتە من ئەمەلم هەیە بەوەی کە ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسە بیدەین بە وەزارەت بیدەین بە پەرلەمان زۆر باشترە بێت لە کۆنفرانسەکانی تر. ئەتوانین چی بکەین؟ یەکەم بینا زۆر زەڕورە، بینامان زۆر بێ و مەکتەبە قوتابخانەکانمان بن بە یەک داوامکەشە تا سەعات 3 بێ و هەندێک دەسەڵات بین بە بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنەکان بۆ کۆمەکردنی قوتابخانە بۆ بەکرێدانی کافتریەکی باش و تەنسیقی باش لەگەڵ کەسوکارەکە. ئێمە بۆ ئەوەی ئەمە وا لێ بکەین بەڕاستی پێویستەکە دایک و باوک هاوکاری حکومەت بێ لە قۆناغەیە بە مەبلەغێکی بەسیط 25,000 30,000 ساڵانە لە یەک قوتابی وەرگێ دڵنیاتەکە وردە خوێندنی ناحکومی بەرووداخستنەبین. لە ئێستادا پەروەردەکاران خەمێکی گەورەی پەروەردەیان ناوەتە کۆن یانەوێت لە ڕێگەی ئەم کۆنفرانس و پانێڵ و کۆنگرانەوە خەمەکانی پەروەردە فۆرمەلە بکرێتە ئەجندایەک بۆی لە داهاتوودا لە کۆنگرەی پەروەردەیی کاریان لەسەر بکرێ بە تایبەتی ئێمە قەیرانمان تێپەڕان قەیرانی دارایی دەکرێت لە ئێستاە کار بکەین لەسەر باشکردنی ژێرخانی پەروەردە زائیدەن چاکردنی جۆرێتی خوێندن. ئەمانەوێت لە ڕێی ئەم کۆنفرانسەوە بەڕاستی خەمەکان بگەین لەسەر بۆ لایەنی معنی بە تایبەتی کابینی نوێ کە تەشکیل دەبێت ئەوان بەرنامەی کاریان پەروەردەی بکەنە خەمی خۆیان. ئەمە بۆ ئەمانەیە بە دەراویشتێکی باش دەرچین و بە یادداشتێکی تەقدیمی حکومەتی بکەین.